هەڵەیەکت کرد داوای لە بردن بکە و کەل لە ڕق مەبە هەمیشە هەوڵ بدەن بە دەروونێکی ئارامەوە هەڵسکۆت بکەن چیرۆکی من ئەمڕۆ میوانداری دەروونزانێکی دیاری کۆمەڵگای کردووە لەگەڵمان بن. بەخێر بێن باش مامۆستاگیان ئەحواڵە تەندروستیت باشە زۆر سپاس دەکەم فەرموبەڕێستا ئای زۆر سپاس زۆر سپاس مامۆستا زۆر بەخێر بێن زۆر سپاس فەرمودان شێرە ئەی زۆر باشە فەرموو مامۆستاگیان تەندروستی چۆنە بەخێر بێن زۆر سپاس دەکەم مامۆستا زۆر خۆشحاڵم کەوا ئەمڕۆ لەگەڵ تۆ بەسەر دەبووم پرۆگرامێکی تایبەت دروست دەکەیت زۆر سپاس دەکەم جا مامۆستا ماشەڵڵا هەر کە دێیە ئەو ماڵە یەکسەر دیارە کە بەڕاستی کەسانی هونەرمەندی تێدا ماڵەکە دڵندا ڕەنگا و ڕەنگ و پڕ هونەرە هەستەکانت جوانە زۆر سپاس زۆر سپاس دەکەم مامۆستا وازام زۆربەی خەڵک هەروە دەدناسێت کە کەسێکی دەروونزانی و هونەرمەندی بەس تازە زانیومە کە ڕەسامیشی بەڵێ بەڵێ ماشەڵڵا ئەوە لۆحە خۆم ڕسمم ماشەڵڵا ینی تابلۆیە هەموو باسی کەلتوری عنکاوە دەکات بە هەموو جۆرەکانی کەلتوری عنکاوە لێرە کۆن کردەوە ئیکۆن بەڵێ ئیکۆن 60 ساڵ لەوەی پێش ئەوەی عنکاوە بۆ شێوەیە بۆ ماشەڵڵا کاتی خۆی پرۆگرامێکی تایبەتمان کرد لەسەر عنکاوە سەردانی مۆزەخانەمان کرد بەڕاستی هاوشێوەی ئەوە بە جوانی دروست کراوە زۆر جواب بوو ئەوێ خۆی ئەمە باسی بڵێ ئێستا بۆ نمونە لێرەوە ئەوانە یعنی گواستنەوەی بووکە ها بینی بووکە پێشان ئەوە ئاهەنگ ئەو بوو دۆڵزڕ نبوو هاوە دۆڵزڕ نایە هەر کوردستانی و کوردستانیە بڵێ بووک و زاوە لە ناو جاددا هەموو دەڕۆیشتە بۆ کەنیسا ئەوە ئاهەنگ بە شێوە دەبوو ئەو جوانە کە شاییان دەکرد شتێکی سەیرە ئافرەتەکان غێر لە پشتی ئەوەی هەیە یعنی ئەو لێر دەبەستن تەماشا بکە مناڵەکان دەهاتن کاتی شاییان دەکرد ئافرەتەکان لێرەکانیان لە وازم چارۆگە بەڵێ دایان بەست لێرە ئەو جە لێرە بزانە ئەوە هەموو کەلتوری تقریبانی کوردستانی و کوردەواری خۆمان ئەوانە هەموو معروفن یعنی ئەومان سبۆ پێ ئەڵێن ئەومان بۆیە پێ ئەڵێن معروف هەموو نەیناسن خەڵک ئەوانە نەقلن ڕسمی ڕەشی سپی بوو بە تەنێ ئەمش گۆڵ یعنی چی هەبوو ئێستا وەختی خۆی مەڕ و ماڵات و ئەوانە هەموو خانیەکانی ئەوە بوون بە قوڕ یەکتەریش تێ بوو ئەوژە پێیان دەگۆ کولا ئەوە لە سەربانیان دەنووست قۆماشیان دەکەوەی زۆر ببوورە قسەشتەون سەرنجی ڕاکێشام ئەوە گەرمی دەکورێنن باڵێ گەرمی دەکورێنن ئەوە کەلتورێکی تەماشا بکە ئەمە کەلتورێکی ئەمە کەلتوری ئەوەی کوڵاندنی گەرمە ئەو جە لێوەرە ئەویان دەخوارد دوای دایان بڵێ لە سەربان وشکیان دەکرد دوایان دەبێت بۆ ئەوەی ببێتە بە ساوار باوەڕ بە کورتی هەموو کەلتوری کەونی عنکاوە لەم تابلۆیە زۆر جوانە باشە مامۆستا بە چەند خۆش بە قەدیمدا دەنیشتن ساواریان دەکوران وەکو کۆبوونەوە تامەکە کەی هەبوو بەڕاستی بەێستاشتانە هیچی نەمایە ڕۆحی هەبوو ژیان ڕۆحی هەبوو لەو کەلتورانە یانی ئینسان کە جەژن دەبوو ئەگەر لای ئێمە و لای هەموو بە بڵێن ئاینەکان و نەتەوەکانی کوردستان جەژن ئەو کاتە جەژن بوو ڕۆحی هەبوو ئێستا ماوەی دەڕۆژ شەقام و ئەم لە ئەو لە هەموو بە شێوەی جەژن بوو بەس ئێستا ڕۆحی نەماوە وشک بوو زۆر پێشکەوتو بەرەو پێشتون چووە بەڵام چ باس کرد بەداخەوە زۆر باشە مامۆستا پێم خۆشە درێژە بە پرۆگرامەکەمان بدەین بچین لە شوێنێک بێکۆ دابنیشین و کۆمەڵێک گفتوگۆی دیکە بکەین زۆر سپاس سەرچاو کێشم نییە فەرموو سەرچاوان فەرموو مامۆستا دووبارە زۆر سپاس دەکەم دەمەوێت لێرە درێژە بە گفتوگۆ بابەتەکانمان بدەیت ئەو ڕۆماندووشت دەکەی ناکێشە نییە فەرموو ئەرخ دەزانی پرۆگرامەکەم ناوی چیرۆکی من دەمەوێت بەس بەر لەوەی بچینە ناو بابەت و گفتوگۆکان ئەگەر بڵێ مامۆستا ڕەفیق نووری حەنا باس لە چیرۆکی ژیانی خۆی بکات پێناسەی ژیانی خۆی بکات چۆن پێناسی دەکەیت چۆن باسی دەکەیت یعنی من ڕەفیق نووری حەنا ناوم خەڵکی عنکاوەمە لە مناڵی لە عنکاوەم خوێندووە دوای لە متوسطە بووم دوای ناوەندی پێڵەمان کوردی وابزانم زۆر حەزم دەکرد لە تەمسیل و شتیوە لە جەریدەی تەئاخیر وەختی خۆی لەسەر منیان نووسی لاپەڕەی ئەخیری وتیان مناڵێک لە ناو
خانية قركان تقليدي أفلامي فيلمي كابوي دكات أو جاء كاتناوي أكترك ناي فرانكوني روبو باشا كتشيش متوسطون زور معجبوا بي فبالكم وقت خوي أبو يعني لا شرطة محقق شرطة أبو سينج بيها وقت خوي ف مسدسات يكريبوا بومن مسدسك يعني دبانشيك غير دامنا لقى قركان لناو خانية قركان تقليدي فيلمي كابوي مالك لو كاتا حزم ذكرت زورجر لسينماي صلاح الدين يعني سينماي سيروان هبو رام ذكر لقطة وخانة بزوي فيلمي كابوي بينهم فميلم هبو لقايا كله قال من تاخي رمضاني واشتد رمضاني حزم ذكر للتمثيل ولا رسم هردوك دواي كالتأخير مثل سرمنيا النوسي برحمت بسعد المالح بويكيك لسرمني النوسي تقريبا سيلا بري دوا بري جريدة تأخي وكان درك بو بچ بو هنر جوان كان بغداد تخرجم كرد لوي بيست كزمي لهم العراق تخرجم كرد ل طلبه باشا كان بيمانجي هنا جا كان بغداد بشي او كاتا بشي هنر كان شانو سينما بو باش لوي تخرجم كرد يتر زور باشا ما مستمادم ايوا اوندا لمداليو حستان بشانو هنر السينما بوا چۆن بوو چووی بۆ لایەنی دەروونزانی ئەو بابەتە؟ بەڵێ خۆی من کە تەخەڕوجم کرد لە پەیمانگە جوانەکان تەمسیلەیەکی بە ناوی حەمید دایکی حەمید بوو لە تەلەڤیزیۆنی بەغدا مخرجێک بە یادی بەخێر عیماد بەهجەت بوو ئەو کاتە تەڵەبە بوو دەورێکی دا بۆ من لەگەڵ هونەرمەندی ناودار بەڕەحمەت یوسف عانی و زەینەب ئەوانە زۆر ناودار بوو دەورێکی چانەوی دا بۆ من وەک تەشجیع بوو بۆ من گوتم بەردەوام دەبم ناچمە دەروونزانی بەردەوام دەبم تەقدیمی کۆلێجی هونەرە جوانەکەم دەکەم چونکە هەموو مەحەکوون جەمعی دەچیتە کۆلێجی هونەرە جوانەکەم بەس ئەو کاتە لەبەرەوەی بەحسی نەبوو مەقعد ئەو بوو خاص بوو بۆ بەحسیەکان نەمتوانی تەواو بکەم کۆلێج ئەجینا هونەرمەندی ناودار شێدە سالم لە دەوڕەی من بوو کارەحانی ئەو لە فیلمی دەوری کسرا بوو لە دەوڕەی مەبوو بەس من نەمتوانی بەتوانی قبولیان نەکرد بەردەوام بوو کە قبولیان نەکرد من تعينيان كرد لا إعلام كتخرجهم كرد منيان ناويان تحويل كرد بو تربية بو پروردهی هولير پروردهی هولير اللي شو منيان دانا لگوندك لسيدكان 3 ساعات ببيان درويشتم تا دقيشت موجود تا دقيشت وگوندا او جنا وگوندا بس ميتشي سير دكتوزك بو ما باس ما مصاب بزمي او گونداش بزانم لويت تانك او گوندا براستي چونکە 3 ساعات لەڕێ گورگ هەبوو شت هەبوو بەو جستانە ئەو کاتەش تازە تەخەڕج مەجبور بووم چوومە لەوێ هیچ مامۆستایان قبولی نەکرد لەوێ بەزە من مەجبور بووم بۆ چونکە بەعسی نەبووم تەحەملی ئەو ژیانە بکەم گەیشتمە ئەو گوندە دەبینم یعنی زۆر بچووکە کەس ناگاتێ پێشمەرگەش دەهاتن لەوێ ناوی هەتکە بوو ئەو کەسەی کە شارەزای بەرا دۆستیە هەتکە و نزیکە هەتکە جەڕا بوو ئەو کاتە سیارە ئەو شتانەش بە پێیان دەڕۆیشتن هەتە شتومەک بە وڵاغیان دەهێنا چ ئەو گوندێکی نائیب بوو زۆر دوور بوو کە گەیشتمە ئەو گوندە على اساس منیان تەعین کردەوێ یەکەم تەعینی من بوو وەک مامۆستا لەو گوندە من ژماردم تا 23 24 سەگی هەبوو ئەمن 13 منداڵ تەڵەبە 13 منداڵ دوای بیرم کەم چی بکەم لێرە دوای ناوم ڕەفیق نووری حەنایە ئەو جا گوێم لێ دەبوو لە هەندێک خەڵکی گوند کورەوە فەلا یعنی هەستم کرد چۆن تووشی ناومە بووم بووم چی بکەمەوە بەس بیرم کرد معقول نییە ئەو فەقیر و سادە و ساکار بە ئەرقەس ڕقیان لە من دەبی ڕەنگە ئەبێت چی بکەم تێگەیشتن هەبێتن گوتم دەبی ڕێیەک ببینم ئیقناعیان بکەم کە من هاتوومە بۆ خزمەتی ئێوە دوای کە هەستم کرد پێداویستی چین یەکەم جار مەجبور دەبم على ئەساس من لە حکومەت هاتوو مامۆستانە وەک لە بن یعنی زۆر ئەویان نەدەکرد تەعاونیان نەدەکرد من دەستگیرم کرد ملاحظەم دەکرد یەکێک سەری دێشە بە وڵاغی بە 3 ساعات دەڕۆیژ نە موزەمت هەبوو نە دکتۆر هەبوو نەشت هەبوو لەوێ زۆر ژیانیان ئەوە بوو ئەو جا چم کرد گوتم بزانم پێداویستەکانیان چ بوو یعنی لەوەیە بیرم کرد فەقیرم من پاش هەفتەیەک مامۆستایەک ناوی سەدرەڵدین خۆشناو بوو یادی بەخێر کە لە گوندی جەڕا بوو نزیکی من بۆ ئەوش داهاتە لای من ناردم بۆیان گوتم بڵێ بۆ ماڵ
لە سیدەکانەوە بنێر لەولێر بۆ سیدەکان چەند گونیەکی پڕ بکەن لە جلکی زیاد و ئەو جلکانەمان هەیە ئیزستانی ساپۆی هەموو شتێک هاوکارێک بۆ خەڵکی گوندەکە بۆ خەڵک ئەوان نازانن مۆزوعەکە چییە تێگەیشت پاس چەند ڕۆژێک ئەو گونیە بۆ من باوڵاخ مشکردم بۆ خەڵکی گوند بانگم کرد گوتم فەرمونون ئەو جلکانە تەماشا بکەن چی بە دڵتانە بەخوای لە دڵی خۆم چەند پرسیارێکی سری نەهێنیم کرد گریانم هات بۆ وەڵامدانەوەیان ئەزانی بۆ یەکێکیان گوتی مامۆستا مامۆستا ئەو ساقۆیە بە چەندە ئەوە دی گۆڵ ئەو بلوزە بە چەندە گوتم برا بە چەندی چییە من دیارینی نایە بۆیەوە چونکە زۆر بوون پێیان خۆش بوو ئەوەندە مرتاح بووم دوای لە هەمان کاتدا بۆ کەسوکار و خزمەکانی منیش گوتم چی حەبی ناودار هەیە کە پێویستی دکتۆری وەک پاراستۆل و حەبی کۆخە و دەرمانی سەرەتاییەکان کە ئەوانشیان نارد ئەوجا لەوەیە دایم پاشەوەی خزمەتیانم کرد هێدی نزیک بوو من ئەوجا و کاتە من کوردیەکەم چونکە دیراسان بە عەرەبی بوو کوردیەکە نەدەزانم زۆر باش تازە فێر بووم کوردی ئەوجا هەستیان کرد من هاتوومە بۆ خزمەتی وان کەسێکی باشی هاتووتە ناو گوندەکە دەتەوە خزمەت بکەیت ئەوجا شەیماخان ئەوەی سەیرە چییە من کە ئەو خزمەتکاریم کرد بۆیەوە یان لەوەیە هەم حسابی منیان کرد کە من دکتۆرم کە من مامۆستامە کە دوای بیرم کرد سەبوڕە نییە بیرم کرد چۆن فێریوان کە من نەمتەعین بووم لێرە وەک مامۆستا چ مامۆستایەک پێشی من نەهاتبوو هەموو دنیام دەربێ هەو لەر پرسە کەس نەگەیشت بۆیە یەکێک هەنگەیشت دەگوتیان دوو ڕۆژ و تەحملی نەکرد گەڕایەوە مجبور بوو چونکە نەبەعسی مەگە بگەڕێم کێشەیە گوتم با ببینێ خۆت بگونجێنی باشتر بگونجێنم فگوتم دوو شتێکی زۆر گرنگم کرد بۆ مناڵ بۆ پیاوی گەورە طبعا 90% لەوەی شوان بوو لە بەیانی دەڕۆیشتن شەو مەغریبێ دەگەڕانەوە گوتم لەو کاتە دەبینم لە خوێنەوارن گوتم لەو کاتە دەبی یەک شتێک بکەم ڕاستە سەبوڕیان نییە بەس دارەسپیندارەیەکی گەورە بوو لە ژووری من چیم کرد ژووری من لەسەر تەختەیەکیان هێنا گەورە لەسەر ڕەحلەکان دووسێ ڕەحلیان هێنا بوو کەونەوەیە لەسەر ڕەحلانە ئەو تەختەیان دادەنا باشە بۆ ئەوی بنوم لەسەری باش چەند ئەو ژوورە پڕ مشک و نازانم کۆڵ هەبوو من پێم سیر بوو فانوس دەژین گوتم نابی تەحەدای بکەم ئەمن دەبێت کێشە نییە ئەمن مشکلە قیادەیم کادە من قیادەی مشکلەی خۆم دەکەم دەبی چی بکەم باشە ئینسان بە قسە نییە بە کردەیە دەنجی کردەوە دەنجی کار بڵندترە لە قسە گوتم با خزمەتیان بکەم گوتم ڕایتان چییە ئێستا مەکتەبی شەوانێ بکەین وەچی مەحوەی ئومی مامۆستا خوێندنی چی گوتم بەس هەوڵ بدەن بۆ چی بکەین باشە 13 شوان دەهات 13 فانوس دەهات لە ژوورەکە منش دەست دارەسپیندەرە مەتەنە نون دەێم قاپێکم هەیە لەو قاپە یەک نقطە هەیە ئەو پێ ئەڵێ نون ئەوام دەکرد بەهەر درێژەی نادەمێ هەوڵندا فێریانم بکەم لەو 13 کەسە ئیکە شوانن چواریان ئێستاش بەبێنم دێ یعنی یەکێک ناوی فەیسەڵ بوو من تاقیم کرد ڕاستە ها بمناسبە کە قەلەم هێنا بوو مەقوت خۆی لە گونیان چونکە نردیان بۆ من قەلەمی ڕەساس یەکەم جار کە گوتیان مامۆستا ئەوەندە قەلەمیان نەدیت بوو سیارە نەگەیشتوێ بۆ قەلەم ڕەساس دەیان گۆ مامۆستا ئەوەندا لە چی باچە بۆ قەفەس گوتم بابا قەلەمە بەوشی بەس گوتم ئەوە معنای نییە ئەوانە تێناگەن معنای نییەوە تێناگەن معنای ئەوەیە چونکە نەگەیشتی عەلم بۆیان بەدەلیل فەیسەڵ ناوی فەیسەڵ بوو بیرم دێ ئەو پەڕی 12 ساڵ بوو زۆر زیرەک بوو بە تێپەڕبوونی کات لەو 13 کەسە چواریان وام کرد فێرە خوێندنی قورئان بن ماوەی نۆمان چەند باشە مامۆستا باش بەدڵیان بوو بۆ مناڵەکانیش دەستم پێ کرد خۆی گوتەمە تو ژمارەی سەیەکان لەوەیە زیاتر بوو لە ژمارەی مناڵ بۆ مناڵەکانیش دەستم پێ کرد بە ئەلفونێر بێنوەی کوردی دەستم پێ کرد یعنی فێریان کەم زۆر بە زەوق دەهاتن بەس بە کورتی یەک شتی جوانم کرد قەت لەبیر ناکەم لە ڕسمێکیش ئێستا توانم پیشان بدەم باشە هەستم کرد لەوەیە کێشەیەک هەبوو لە گوند لە بشتوک چووکترین هەڵچوونیان بێگانەیەک دێ بە شەو ئێستا کاش و کۆف حەزە دەکەن هەمووش زمانی سیلاح بوو ئەوجا من بە بیر بکەم گوتم کاکە حکومەت نەمگۆشانەوەگەری گوتم چونکە دەرچی شانە و سینەمامە لە بەغدا هاتم لەوێ گوتم دەرسێکمام دەبی خەڵکی گوند بێنە لەکن ئەو بنگردە دابنیشن بۆ مناڵەکانتان دەرسێکم هەیە گوتیان باشە بە شێوەیەک فێریانم کرد ئێستاش وشەکان بەبیرم دێن
تۆ ئینسانی تۆ دەتوانی مشکیلا خۆ بە عەقلا خۆ چا بکەیت تێبگە شەڕ مەکە تەتەک تەتەک تێبگە شەڕ مەکە تۆ ئینسانی تەک 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 تۆ دەتوانی مشکیلا خۆ بە عەقلا خۆ چا بکەیت بۆ ئەوەی زمانی عەقل بە زمانی خۆیان ئەو جە فێرشان ئەو مناڵانە هەیەکە و دەفتەر بەدەستی لەسەر گردێکم کرد وەک شانۆ لەسەر ئەو گردە ئەو شتە پێشکەشیان کرد ئەو خوشک و باوک و دایکیان و شوان و خەڵکی بوون پێیان سێری بە مناڵەکانیان چەند قسەی خۆش دەکەن قسەی دەکەن ئەو کاتە ئەوە زۆر ڕەسمم هەیە یعنی بەڵگەم هەیە لەسەر ئەو شتانە و ئەتوانن ئەو شتە لە گوندا قەت لەبیر ناکەم چونکە هەستم کرد دوایی لەوەیە چونکە من دیراسەم عەرەبی بوو زۆر لە مناڵ فێر بوو بۆسیان ناڵێم ئێستا دەڕۆم هەندێک ئەی ئەس دێچم گەڵەکی ساغبی یا ڕەبی یا ڕەبی ئەو قسانە لێیان خۆش مامۆستاگیان کۆمەڵێک پرسیاری تایبەتم بۆ ئامادە کردی بەرەوەی بچمە ناو پرسیارە تایبەتەکان دەمێ هەندێک بابەتی کە باس بکەین دەمێ پێمان بڵێ سایکۆلۆژیا چییە؟ سایکۆلۆژی خۆگەڵێن بڵێن تەکنۆلۆژی دووبارە لۆژی تێدایە تكنولوجي يعني علمي صناعة تكنيك تقنيات لوجي يعني علم سايكو يعني نفس لوجي يعني علم واتا علم النفس يعني زانستي درون يعني علمي سلوك روشت بعلميشي طلقي او معناه سيكولوجيا زۆر أنا ما مستم ئایا دەرخستنی ڕەفتارە ناڕاست و ناساغەکانی کۆمەڵگا بێگەڕانەوە بۆ پسپۆڕیە زانستیەکانی سایکۆلۆژیا دەمەوێت بپرسم ئایا سایکۆلۆژیا خزمەتکردنە بۆ کۆمەڵگا خزمەتکردنە بە کۆمەڵگا یانی شێواندنە من ئەڵێم بەعەکسەوە باش ئەو کەسەی اعتیماد نەکات پشت نەبەستی بە سایکۆلۆژی بە ڕێی علمی ئەگەر اعتیماد بکات لەسەر ڕێی شەخسی ئەوە شێواندنە یەک بەڵگەیە من نامەوێت دووری درێژکەم یەک بەڵگەیەکی بەسیط دەینمەوە ئافرەتێک کێشەی هەیە باش لەگەڵ مێردی کێشەیەکی دەرونی کێشەیەکی کۆمەڵاتی شەری کردی لەگەڵ برای لەگەڵ مێردی کێشەیەکی عائیلی ئەگەر هاتوو یان مناڵەکەی مشکلەی هەیە ئەگەر هاتوو کێشەی بۆ دەستە خوشکی و بۆ جیرانی و بۆ پێ شەش کەس بۆ دە کەس باز دەکات کێشەکەی چەند وەڵامێک دێ دە وەڵام دێ چونکە بۆ دە کەس هەر وەڵامەک شتێکە هەر کەسە و شتێک دەڵێ تووشی سەرسەرمان چیا ڕاستە چیا غەڵەتە بەڵام علم النەفس ئەو کێشەی کە باز دەکەی بۆ من هەمان کێشە باز بکەلەوە دەروزانێکی تورکی دەروزانێکی سویدی هەمان وەڵامەدات بۆ تو بە علم وەڵامەدات چونکە علم دوو کۆد و لێرە و لە تۆکیۆ و لە بەحەرکە هەر چوارە ئەوە ڕای علمە بەڵام ڕای شەخسی ڕەنگە یەکێک لەگەڵ کوری خۆی ناجح بووە لێدان کورە مڵاڵەکەتارە لێدە کاکە لەگەڵ کوری تۆ ناجح بوو علم ئەڵێت شعر نییە نەفسی ئیسلوب لەگەڵ کۆ دەبی علم النفس يعني بعلمه شارع سردكي نك برأي شخصي علم النفس سيكولوجي يرمتي خلق دا تاقر تاربا للرأي الشخصي او كسي رأي اختصاصي علم النفس نية بوينية باسي شارع سري تشكاني كومالاتي بكا باش ما وصلت شي بكين بو اوي نكوين جير كايجري و ليك دانا ونرين يكاني خلق اولا يكم شيء لدايك نبوة او كسي اقناعي هم كسي بكات بله جوان او كسي راضي هم كسي بكات انسانك فاشلة ئەو کەسەی هەموو کەسێک لە دنیا برادری بێ ئینسانێکی فاشل ڕاستە مامۆستا بەڵام زۆر جاریش قسەی دەوروبەر کۆمنتی دەوروبەر بەڕاستی یعنی ئەگەر ئەو کەسە زۆر بەتوانانە بێت لەوانەیە کاریگەری نەرێنی هەبی لەسەری نا تەماشا بکە ئەو کەسەی دەیەوێت یقناعی هەموو کەسێ بکات کاکە نەرێنی با بڵێن ئاڕایی دەوروبەر ئەگەر اعتماد بکە لەسەر قیل و قال واتە من بڕی دەبم بە کەسایەتە ڕای خۆم نامینێ من دەزانم کە ڕائیم ڕاستە من دەزانم کە ڕائیم ڕاستە گوێ ناگرم بۆ قیل و فلان وا دەڵێ فلستان وا دەڵێ چونکە حەقیقەت قەت بزر نابێ وەک ڕۆژە هەورەکانی دنیا پێش ڕۆژ بێ حەقیقەت هەر دەرئەچێت ناکرێ ئەمن وەک بڕی بم چی بڵێنەوەم بڵێن بەڵێ نابێت باشە مامۆستا چۆن توانا و هێزی متمانە بە خۆبوون دروست بکەیت متمانە بە خۆبوون یەکەمشی دەبی ڕاستگۆبی لەگەڵ خۆت هەر کەسێک ڕاستگۆبی لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەری ڕاستگۆشە بێت باش مەتەوە خاڵی سەرەتایە خاڵی سەرەتایی دەبێ ڕاستگۆبی لەگەڵ من ئیمان شعارێکم هەیە قووەتی دە پیاوم هەیە لەبەرەوەی دڵم خاوینە هەر کەسێک تەسەمع بکات گوریستی نانێم دەو کوردەواری گوریسی درۆ کورتە ڕاستپەتی درۆ کورتە بەدەو شتێک بەدڵ شتێک بی ئەوە قەت ناگاتە ئامانج
فمن سیقام بەخۆم دەبێت کە من دەزانم ڕاستم ئیتر نابێت ترس ببینێت ترس لاواز دەکات کەسایەتی تۆ ترس ڕێگر دەبی لە جێبەجێکردنی ئامانجەکانی خۆت من سیقام بەخۆم دەبێت کە من دەزانم 100% ئەو شتە لە فلانکە سەرچاو سەرچاو ڕاستە بە ئەو پەڕی بەبێ تەرەدد و بەبێ دوودڵی ڕای خۆم دەر ئەبرم کێشەم نییە هەموو کەسێک ڕازی بێ بەس دڵنیام ئەو کسەی ئەو شتێک کە ئەڵێم ڕاستە ئەگەر کێشەشم دی ناکرێ ئەمن بفەوتێم کێشە نییە من کەکەتم کێشە نییە بەڵام کێشە ئەوەیە چۆن هەڵبەستم سەر لە نوێ چۆن دووبارە بتوانم هەڵبەستم لە هەڵەکانی خۆم ڕاستە باشە مامۆستا خراپی سیستەمی پەروەردە و نەخوێندەواری تا چەند کاریگەری فشارە دەرونیەکان لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست دەکات پرسیارێکی جوانە خەتەرترین شت ئەمن جارێک باسم کرد لە اتحاد ئەوڕۆپی داوەتی لە شوێنێک لە بروکسل باسی سێکۆڵۆژیای کۆمەلگای عێراقم کرد و باسی پەروەردە کرد ئەو پرسیاری تۆ هەرە کێشە گەورەی هەموو پەروەردەی عێراق ئەمە تعلیمی فێرکردنی بە بەغایی دەکەین بە بەغا یعنی چی بەبێ تێگەیشتن لەبەر دەکەین و دەڵێن بۆ نمونە ڕێزمانی کوردی ڕێزمانی عەرەبی ڕێزمانی وا مثلا فێری دەکەین ئەمە تەرکیزکەین حەفظ بکات لەبەر بکات یەکێک دەوێت معدل دەبینی لەبەر بکات چەند لەبەر بکەی دەرەجە وەرەگری با بڵێن شیعرەکان قەسیدەکان من ئەمە دژی ئەو شتەمە بۆ من ئەگەر دەمەوەیە وەک نمونە دەینەما دوو شت هەیە لە ڕووی ئەدەبی نمونەیەک دەینم ئەدەبی نمونەیەک دەینم ئەلمی ئەدەبی ئەگەر دەتەوێت فێری زمان بکەین بە عەقلەوە بە تێگەیشتن نەک وەک بە بەغا فێر ناکەم بڵێ حەفزی قەسیدە بکە حەفزی لەبەر بکە ئەو شیعرە ئەڵێم فێری دەکەم شعری حۆڕ یعنی چی حۆڕ وەکی گۆران و نازک مەلایکە و ئەوانەی کە لە عێراق و لە کوردەواری هەیە فێری شعری عەمودی یعنی چی ئەنواع مۆسیقا لە شعری یعنی چی ئەوە بمعنە سەقافەی شعری ئەدەبێت ئەمە بڵێم بڕۆ لەبەری بکە و هیچ شتێ ناکات لە زمان هیچ سەقافەی ئەدەبی نابێت ئەوە بێمەعنایە چونکە شت لەبەر دەکەی لێرە دەرئەچێ و دوای ئەمە فێری مناڵ دەکەین لە پەروەردەی زۆر شت بە بەغایی ڕەبتی ناکەین بە مختبەرات و مەتحەف و مۆزەخانە ببینن معمەل ببینن هەر باشترین بەڵگا خوێندنی ئێمە بە شێوەیەکی بە بەغاییە فێری علمی و تێگەیشتن نابێت لە قۆناغی ابتدایی تا جامعە لەر تەڵبەیەک بپرسە هەرێ امتحانە دەبوو بڵێ فیزیە کیمیا تاریخ جغرافی علمی بی ئەدەبی بەڵێ امتحان وەبوو کە امتحان خلاص دەبێت ڕەنگە خۆتیش کە تەڵەبە بوو بپرسە لێ هەرێ پاشەوەی کە امتحانی تۆ خلاص چشتێک بەبیر دێ لێرە دەرێت لۆ چونکە بە بەغایی ڕۆیشتە بەدەو جغرافیەکە ئەخینن بچینە جغرافیای حەقیقی باسی جسری شەلاگەلی عەلیبەگ دەکەین جغرافیای کوردستان باسی مۆزەخانەیە یان دەرکال دەکەین بە ئەو کەهفە ببینی بە چاو ئەوە دەچەسپێ لە مێشکن باسی معمەل سیارەکە بچینە سەناعەیەک سەناعە یعنی چی فلەبەر هەندێ ئەوە لە ڕووی بە بەغایی لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی علمیش لە ڕووی علمی هەموو شتێک بەڕای من هەموو شتێک بە تێگەیشتن بێتە مشک زۆر دەمینێ بەکاردێنی لە ژیان هەموو شتێک علمیەن بەبێت تێگەیشتن بێتە مێشک درەنگ دەگاتێ هەر دووبارە دەکە درەنگ دەگاتێ و زوش لە بیریەکەی یعنی بۆ نمونە من دەبی بە کە فێری ریاضیات ماتماتیک فێرە تەڵەبە دەکەم لە مەنهەجی عەرەبی وەختی خۆی هەبوو بە جارێک من انتقادم کردبووە ڕەخنەم هەبوو لەسەریان مناڵێ چی ابتیداییە بەستە زمانە مامۆستا کاتیە لە مووسڵ نەزار بە چێن دەرێ لە وەختی سەدامە مناڵ کوردە بە ماتماتیکی فێر دەکات ابتیداییە کۆکردنەوە فێر دەکات دەڵێ کوڕی خۆم لە مەنهەج وان نووسرا دوو بەلەم کۆ دوو بەلەم ئەکاتە چوار گوتم مامۆستا تو چیەکەی گوتی بۆ گوتم شتێکی غەڵەت دەکەی گوتی چی غەڵەتە چوار ناکات گوتی باسی ریاضیات ناکەم باسی تەریقەی بیرکردنی بەرهەمهێنەر دەکەم بیرکردنی غەڵەتە بۆ گوتم کە دەڵێ بۆ ئەو مناڵەکە کووردە کاکە نفسی عملی ریاضیات بە جۆرەی مەنهەجی بەغدا دەڕۆی نفسی مەنهەجی کۆکردنەوەیە لەباتی بڵێ دوو بەلەم کۆ دوو بەلەم بڵێ دوومەڕ کۆ دوومەڕ چونکە مناڵ مەڕی دیوە بەس بەلەم لە هەولێرە لاوەی ڕووبار شتی بەلەمی نەیدیوە دەبێت بزانی مەسەلەن ئەو منداڵە لە ژینگەی ئەو منداڵە لە چ ژینگەیەکە لە چ شتێک باشتر تێدەگات ئەو پرسیاری لێ دەکەی لە زاراوەکانی ژینگەی خۆی نییە هەتا بیر بکەی بەلەم یعنی چی
بیر ناکاتە سەر کۆکردنەوە من هەدەف دو ئامانجم تێری بکەم کۆکردنەوە یعنی چی لەبەر هەندێ دەبی بە زاراوەی ژینگەی کوردەواری باشە سیستەمی خوێندن ئێستا گەیشتۆتەوە ئاستێک ئێوە باسی دەکەن ئەگەر بگات بەو ئاستا تێگەیشتن باشتر دەبێت خوێندن باشتر دەبێت خۆی لەلایەک تەقەنیاتی باش گەیشتە ئێستا تەکنۆلۆژیەکی باش گەیشتە عێراق بە تایبەتی کوردستان ئێمە من ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیک گەنجی کوردستان ڕەنگە لە پێشان بەغدا کول بالکل بوو لە چاو بەغدا ئێستا لەبەر یەک شت گەنجی هەرێمی کوردستان من تەسەوڕ ئەەکەم لە ڕووی تەکنیک و شت حتى لە کامیرا و لە ریاضیات و لە تەکنۆلۆژیای کۆمپیوتەر لەبەر یەک سەبەبی ئەلمی ئەڵێم تا ڕادەیەک ئەتوانم زیاتر ینی باشتر پێشکەوتوونە بۆ چونکە لە وەقتی ڕاپەرین لەو کاتێک کە سەدام مابوو ئەمە سەتەلایتمان هەبوو 10 ساڵ 15 ساڵ پێش گەنجی کانی عێراق گەنجی کوردی هەرێمی کوردستان تێکەڵاو بوون لەگەڵ عالەم بەواسطەی سەتەلایت لەو کاتە سەتەلایت مەمنوع بوو بە بەڵگا ساڵەکان هەبوو ساڵانی کە سەتەلایت مەمنوع بوو لە کوردستان دەرچوو کولیە بوو لە بەغدا دەهات گەنجێک لێ دەزانی کۆنتڕۆڵ بەکاربی بەینەمە ئێمە مناڵی ئێمە دەزانی کۆنتڕۆڵبی معنای نییە گەنجی کورد زیرەکترن لە بەغدا بەس شارەزاییان زووتر گەیشت هەزارە زیاتر گەیشت بە واسطەی سەتەلایت و ئەنتەرنێت بەڵام تا ئێستاش ماوە طریقەی تدریس طریقەی دەرزدانەوە هێشتا زۆرمان ماوە بۆ ڕێگاکانی نوێ هەندێک دەبی بایاک بدرێت وەک تەکنیک عیبمان نیە ئێستا دەستەڕایکی تدریس هێشتا زۆر ماوە چونکە زۆربیان ئێستا ڕێگەکەوتەکان ماونە بۆ بەرهەمدار نابن بۆ زۆر باشە مامۆستا دەمێ ئەو پرسیارە بکەم ئایا ڕۆشنبیری ڕۆڵی هەیە بۆ دروستبوونی دەروونێکی تەندروست بەڵێ بگومان ڕۆشنبیری من ئەڵێم چۆن ئینسان ئەوەی دەوێت جوان بی کچ ئافرەت حتى پیاو ناوە ناوە مکیاج دەموچوای جوانی دەکەن وەنیە من ئەڵێم پیاویش پێویستی بە مکیاجە پێی مکیاجی چی برا هەموو ئینسانە پێویستی بە مکیاجە ئەوە چی ئەڵێ تۆ مکیاجی چی برا سەقافە مکیاجی ڕۆحی ئینسان دەکات چونکە تۆ من کە سەقافەم هەبێ زمانی ئاشتین دەبێ بۆ چونکە گەر بتوانم من فێرەم ناو بکەم توانام دەبێ یعنی بڵێم توانام هەیە کە ئیقناعی تۆ بکەم بە زمانی عەقل زمانی بۆ کەس بەکار ناینێ چێ زمانی هەڵچوو من دەکەم ئەوە ناتوانی بە عەقلەوە سەقافە فێری تۆ دەکات سەری تۆ سارد بێ دڵی تۆ گەرم بێ یعنی بە زمانێکی سەری سەر قسێکەی بەڵام دڵت گەرمە ئیمانێکی بە قووەت هەیە من نەتوانم بە زمانی عەقل ئیقناعی تۆ بکەم بە هاوارکردن دەکەم ئەوە دەلیلە ئەوە بەڵگەیە چێ فێری من دەکات ئیقناعی تۆ بکەم بە زمانی عەقل و عیلم سەقافەت لەبەر هەندێ ئینسان کە سەقافەی ئەبێ دەرچووی ژیان ئەبێ نەبەس دەرچووی ژیانێ هەیە دەرچووی ژیانە زیرەکتر دەرچووی ژیانێ لەبەر سەقافەی گشتی باشە زۆر باشە مامۆستا ئاشکرایە کەوا ژن و پیاو لە جەستە و شێوازی دروستبوونیان جیاوازە دەمێ ئەو بپرسم ئایا ئەو جیاوازیە دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ڕوبەڕووی کێشەی دەرونی جیاواز ببینەوە یعنی ئەو شتە ئاساییە بۆ نمونە ژن و پیاوێک هەمان کێشەی دەرونیان هەبێت ناوە ما باڕ نەکەم کێشەیەکی دەرونی تایبەت هەیە بۆ ئافرەت کێشەیەکی دەرونی تایبەت هەیە بۆ کێشەی دەرونی کێشەی دەرونیە ئەوە جیاوازی کە ژن بێ ئەمەی بەرامبەرمان ئینسانە تووشی کێشەی دەرونی ئەبێ یەکێک تووشەی دەرونی ئەبێ ئەمریخوای کرد دایکی جا کوربێ پیاوبی هەر تاسیری نەفسی ناکات کوورەکە ئەمریخوای کرد کوربێ پیاوبێ هەر تاسیر ناکات بێبەش بوو اختیپارەی نەما شتێکی بڵێن زۆر گرنگ بە ئەوەی شتێکی زۆر گرنگ بزری کرد تووشی کێشەی دەرونی جاگەر ئینسان ئەو ئینسانە علاقەم نییە پیاوە نەفرەتە لێگومان کێشەی دەرونی بۆ هەردووکیان ڕاوەستیانە نەوعی کێشەکە جوانە مامۆستا دەمێ ئەو بپرسم چەند گرینگە کەوا چاودێری و ئاگاییمان هەبێ لە ڕەفتار و هەڵسکەوتی مناڵەکانمان بۆ ئەوەی سایکۆلۆژیایان تێبگەین یان تێگەیشتن لە سایکۆلۆژیای منداڵ دەبێتە هۆکار بۆ بە تەندروست پەروەردەکردنیان گەشەکردنی دەرونی مناڵ زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی قۆناغی هەرزەکاری
بأمانة تفردي علاقية بمناليتي چەند سیقەی بۆ چەند ئەو مناڵە من ئەڵێم بۆ تو ئێمە کێشەی ئێمە لە هەموو ڕۆژهەڵات فێرە مناڵ ناکەین چۆن بژی فێرە مناڵ بکەین سەرشۆڕبی بەڵێ بەڵێ بابا بەڵێ پۆلیس بەڵێ مامۆستا هەموو بەڵێ نەخێر نییە لەکنی فێری ناکەین ناوە بەڵێ نەخێر اعتماد کە لەسەر خۆی ڕای تایبەت ئەو هەستێکە هەیەی دەری بۆ بڕێتە وا دەکەین دائما يعني استقلال وسربخوي خوي نبيت يعني بون منالك 3 ساله كتعاردي منالك 3 ساعات كتعاردي داك كشي اكاد كتعاردي قربانك بدات سر منالك غلطه ما دام او تشي اتواني بخوي هالبستي ليه كان يا بابا خوي هالبستي لو شو كتفرد كد اعتماد كذا سرتو او رسبي كتوش لقالي نبي كتسر رصيفي كتعاردي وابزاني مو كسيك دايك هذا منين الناصي شو كفير بوا اعتمادك هذا سر دايكي فلبر هندي قشكردني منال أبي فيري كين شون اعتماد كذا سر خوي لا هر لمناليوا سيشت هيا بوا منال أو لا كتابك ما يبناوي درمان خاني دروني خود بوني زي كان در اتش كتابك الموسيقى بسمان العربي درمان خاني دروني خود أنا كتابك لو كتابه ببير من هنا ألام أجد توي قشكردني منالي تو ريكو باك بيت سيو شبكار من رجال منال سيشت وشا تماشا كردن دست ليدان وشا تماشا كردن دست ليدان وشا عزيزي مني بطلي بالواني او وشا تماشا كردن تماشا تجاوبك لا ما كاسش دست ليدان بقجي قولي خوم عزيزي بطلي بلا ما قال من لقل مناقم تماشا كريمه ما سنشي سبون منا نبس منا اگر بودم لقلتو بلا شيء بخان واي تماشا كنا ما لكل يعني تول لكل دكم بينما بلا شيء بخان تماشا تو دكم شعور موجودي خودك قلب ناقص اكيد تماشا شايب كيف هذا كان موجودي خوي بينين زور تاثير هي نهمان كانت كتماشا دكي دست ليدان لسر برشي لسر حەز بەو سۆز و خۆشەویستی بکە لەلایەن هەستی شتەکان چونکە ئیدراکی مناڵ تێگەشتی مناڵ هەستیە زیاتر لە عەقلیە ئەو هەستە کە تەماشای دەکەیت بە دەم و چاوی هەز دەکات بە وجودی خۆی قسەیەکی بە قووەت ئەڵێ عەزیزی بەتەڵی پاڵەوانی زیرەکی لامان کەس دەست لێدان دووبارە هەستیە ئەو کاتە شعور دەکات دیارە من مەرغوبم دیارە من خۆشەویستم لای دایکم لای باوکم لای مامۆستایەک ئەوانە زۆر گرنگن و دوا قسەی من لەبەر هەرزەکاریش خەتەرترینشی هەرزەکار توش دەبێ دووڕوویی باوک و دایک باوک ئەڵێ بە هەرزەکار بابە تۆ پیاوی پیاوت دایک ئەڵێ هێشتا مناڵی هەرزەکارەش ئەی مناڵم یان پیاوم نەزانم مناڵم یان پیاوم دەبێ هەرزەکار وەک پیاوەک لە هەردوو لە بە یەک ڕێگا هەست بکەن نەبەس پیاو نەبەس هەرزەکار هەلە مناڵی وەک برادەر قسە بکە لەگەڵ مناڵی خۆت لەگەڵ هەرزەکاری خۆت کەنەما ڕای تایبەتی خۆمە سوکایەتی مەکەم پێی چونکەوە لە مناڵیەوە فێریەکەی کەسایەتەکەی لاواز بێت زۆر سپاس وەستە سپاس بۆ قسەکانت هیوادارین پەیامەکان وەکو خۆی بگەن پێم خۆشە ئینجا بەدەم پیاسەکردنەوە گفتوگۆکانمان بەردەوام بکەین فەرموو سپاس دەکەم دەستت خۆش بێ مامۆستا دەمەوێت پرسیارێکی دیکە لێ بکەم ئەو فێڵە دەروون ناسیانە چین کە بەهۆیەوە بتوانین مێشکی کەسی بەرامبەر بخوێنینەوە يعني بچ ڕێگایەک مێشکیەوەی بەرامبەر بخوێنین بەڕای خۆم لە ڕووی علمی لە ڕووی زانستی غەڵەتە یەکێک چما فەتاح فاڵ نین یەکێک تەماشای دەم و چاو دەکەم مێشکی خۆ دەخینم ئەگەر دەمەوێت بە علمیەن لە ڕووی علمی و زانستی یەکێک بناسن شی بکەمەوە بزەبە لە ڕووی دەرووناسی و لە ڕووی علمیەوە شتوانیە من یەکسەر دەم و چاو یەکێک بێن یەکێک غەمبارە تەماشاک لە غەمبارە احتیمالە دەڵغێ لەدایە سەفرە بکات احتیمال دەڵغێ لەدایە معقدة احتمال بير دكا سفريك بدمو انسانك بناسم روي علمي اوندي بدو بيك دقه ولا مدام دبي بزاني او منالا شيري دايك خواردي شيري منالي چندمين كسلمال لجينجيكي اينيا ين اينينيا باوكي تشجكات دايك تشجكات چندمين كسلمال شهادي تشيا كومالا معلومات ابي وربق لو انسانه او كاتدتواني بخيني انسانه بتشريغاك ستايلي تشيو بتشريغاك ديدكات اما يكسر دمشاي دمشاو كم بلام حكم كم اوا اما شيء خينديني قهوه وفتح فالنين اما بعلمي وبدراسي شيء علمي مقنع
حکومەکەین لە ئینسان ناکرێەوە کوتوپری. باشە مامۆستا هۆکار چییە لەگەڵ گۆڕانکاری جەستا ڕفتارەکانی مرۆڤش گۆڕانکاری بەسەردادێت؟ بۆ نمونە لە ڕابردوودا کەسێک هەڵسکۆتێک ڕفتارێکی هەبووە بەڵام لە گەورە بووندا بۆ نمونەیە خۆت کە گۆڕانکاری بەسەردا هاتووە شەرم دەکالەوەی ئەو ڕفتارە دووبارە بکاتەوە. چونکە بتوێنێتەوە بە تێپەڕبوونی کات بۆ چوونی ئینسان ڕوانگەی ئینسان ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕێ ئەتو ڕۆژ بە ڕۆژ شتێکی نوێ ڕوودەدات لە ژیان تەماشای مۆبایلی خۆتکە لە هەر لەحزەیەک شتێکی نوێ کەەوە پێ ئەڵێن شارەزاکانی ئینسان کە زیاتر دەبێت ئەو شارەزایە چەند زیاتر بێ لە مێشکم عازێکی نوێ دێت دەڵێکا کە ئەو ڕفتارەمە کەەوە بکە چونکە شارەزای ئەو کەسێکی زیرەکە لە ڕابردوو چی کردیا لە ڕابردوو چی کردیا کە دێت بۆ شتی نوێ دەگاتێ کە عادەی بکات هەمان هەڵوستی ڕابردوو بە شێوازێکی نوێ بەرجەستە دەکات چونکە شارەزایەکی نوێ پیا بووە. زۆر باشەواتە هەموو کەسێک قابلیەتی گۆڕانە ڕفتارەکان هەموو کات قابلی ئەویان هەیە بگۆڕدرێت. بڵێ آخر ئەوە قاعدێکی تری شێماخان بڵێ هەندێک کەس زۆر تەسکن یعنی چونکە لە ژینگەیەکی تەسێک بژی هەر وەک بازنەیەک ئەمن دەڵێن بە ئەو کەسەی کە لە ژینگەیەکی کراوە دەژی و سەقافەی گشتی و ئینسانیەتی هەیە حسابی بیرکردنی تەسێک ناکات ئەوە قابلە بۆ گۆڕانکاری بەردەوامی بەجا ئەو کەسەی لە ژینگەیەکی تەسێک ژیاوە من ئەڵێن بۆ تو هەموو بیرکردنێکی تەسێک ئەدباتە بۆ تەعەسسوبش ئەدباتە بۆ تیرۆریست. ئەو کەسەی مشکی تەسکە لە بازنەیەک لە شوێنی خۆی دەستەوە نە پێشەکەوی نە پاشەکەوی. باشە مامۆستا بۆ چی بکە ئەو کەسێ مشکی تەسکە هەموو کەسێک لەوانەیە ئێستا مەسەن یەکێکی مشک تەسێک پێخۆشەکەەوە مشکی فراوان بێ ئاسی ڕۆشنبیری بەرز بێت چی بکات بۆ ئەوی بگاتەوە ئاستە و لەو قالبە بێتە دەرێ؟ دووشتە یەک هەڵوسیەکی ئارەزوویەکی کەم یەکێک ئیقناعی بکات کە تو دووشتە تێکەڵاو لەگەڵ خەڵک لەگەڵ خوێندن یعنی نەزاری و ئەمەلی ئەمە لەگەڵ خەڵک تێکەڵ مەبم چونکە ژیان تەماشا بکە ژیان کتابە هەر ئینسانێک لاپەرێکە لەم کتاب تۆ لاپەری من لاپەرم ئەو مسەوەرە لاپڕا کاک مەزار کە مخرجی بەرنامە لاپەرێکە چۆن دەتوانم لاپەری تۆ بخێنم وەڵام دانەوەیەکی ئیقناعی تۆ بکەم ئەگەر تێکەڵاوی ژیان هەبن بۆ نمونەیەکێک فیتەرە تێکەڵاوی ژیان بووە شەڵغەم فرۆشە تێکەڵاوی ژیان بووە دەرچووی ژیانە دەبین ناوانەوە قسەی جوانتر دەکات لە پێش میکرۆفۆنێکی خەریجی کولیەیە چونکە تێکەڵاوی خەڵک نەبووە ناتوانانی قسە تعبیرێکی زەعیف دەبێ قسەزان نییە ناتوانانی چونکە هەیە ئەفکار هەیە بەس نازانێت چۆن تعبیر بکات کاتە دووشتە ئینسان قورتار دەبی لە تەسکایەتی و کراوە دەبێت یەک خوێندن بەردەوام بخینی کتێب دوو تێکەڵاوی خەڵک بێت کە تێکەڵاوی خەڵک بێت شارەزایی ئەبێت چی ڕاستە چی غەڵەتە چونکە ئینسان دەرچووی ژیان لە ژیان فێرە بێ چۆن فێرەبی لە زانکۆ و لە قوتابخانە ئینسان لە ژیانش فێر دەبێت. زۆر ڕاستە دەستت خۆش بە مامۆستا سوپاس بۆ قسەکان و سوپاس بۆ گفتوگەکانت ئێمە بەردەوام دەبین بەڵام لە بەشی دووەمی پرۆگرام خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوام دەبین بۆ ئێستا خواتان لەگەڵ.